سەرچاوی تیشک دەرە بەکارهێنراوەکان لە بواری پزیشکیدا بەکاردەهێنرێن لە ڕێگەی کەرەستە و ئامێرەوە بە مەبەستی دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکان. ئامێری تیشکی نەزانرا و ئێکسڕای یەکێکە لەو ئامێرانەی بۆ چەند مەبەستێک بەکاردەهێنرێت، وەک دەستنیشانکردنی شوێنی شکانی ئێسکی مرۆڤ، ناسینەوەی تەرمەکان، هۆکاری مردنی کەسەکان، دۆزینەوەی شوێنی گولە و پارچەکانی لە لەشی مرۆڤ. هەروەها ئەم جۆرە تیشکە لە فڕۆکەخانە و لە بواری پشکنینی گەشتیاری و جانتا و کەلوپەلەکانیاندا دیسان بەکاردێت. من وەکو نەخۆشخانەی بەخشین قسەیتی ئەەکەم سنتەری تیشکمان هەیە لە نەخۆشخانەی بەخشین کە پێکاتوە لە کۆمەڵی ئامێرەکانی تیشکیش پێکاتوە لە تیشکی تەنووری کە لە ناو خەڵکا بە تەنووری بەناوبانگە، تیشکی تەنووری سیتی سکان، لەرەلەری مغناطیزی MRI، تیشکی ئاسایی دیجیتال ئەکسڕەی و تیشکی مەمۆگراف کە بۆ خانمان ئەکرێت. ئەو بەشانەی کە پێکاتوە لەوەی کە نەخۆش پێویستە ڕەچەتەیەکی پێبێ لەلایەن پزیشکەوە بنێرێ بووە دیاری کرابێ کە چ بەشێکی بۆ بکرێ. هەموو چارەخوازێ لێرە بەشێکی بۆ دیاری کراوە کە ئەو بەشە ئایا تیشکی تەنووری پێویستە یاخود لەرەلەری مغناطیزی پێویستە بەپێی حاڵەتەکەی دەستنیشانەکرێ و تەشخیصەکرێ. بەنسبەت لەرەلەری مغناطیزی و MRI ناوعیلمەکەی کە ئەم جۆرە وێنەگرتنە کە پێوترێت لەرەلەری مغناطیزی ئەمەیان بە هیچ شێوەیە تیشک نییە، ڕادیشن نییە، مەگنەتیکە، کار لەسەر مغناطیزەکە، مغناطیزێکی گەورێ و نەخۆشەکە ئەو بەشەی کە بۆی دیاریکراوە ئەکرێ بە وێنە. دوای ئەوەش ئەو وێنانە تەشخیصەکرێت، یعنی احتیاری ئەکرێت کە حاڵەتەکەی چییە. بەنسبەتی سیتی سکانەوە ئەشیعەیە، ڕادیشنە، ئەویش عینەشت نەخۆشەکە چ بەشێکی بۆ نووسرابێ بۆی ئەکرێ و بە هەمان شێوە مەمۆگرافیش کە بۆ بەمکی ئافرەتەکرێ و هەروەها ئەشیعەی ملەوە نیشمان هەیە کە بۆ بورچیلە و چەند بەشێکی تر ئەکرێ و بە هەمان شێوە تیشکی دیجیتال ئەکسڕێ کە بۆ هەموو بەشەکانی لەش ئەکرێت. بەنسبەت ئەو نەخۆشانی کە یەن بۆ MRI لەرەلەری مغناطیزی بۆ ئێمە پیان ئاگاداریانەکەین کە نابێشتی ئاسنیان پێبێ لەبەر ئەوەی کە ئەم جیهازە مغناطیزە کە ئەو شتانی کە ئاسنە ڕای ئەکێشێ، ئەو کاتە عزیەتی نەخۆشەکەشەکە و کاریگەری ئەبێ لەسەر ڕسمەکەشی ئەو کوواڵیتیە باشەمان نایەتێ. لەبەرەوە هەر نەخۆشیەکەیەتە ئێرە ئێمە لێرە جلی تایبەتی ئەینێ کە دیسپۆسەبڵە و جارێکی تر لەبەر ناکەێتەوە، بەس تایبەتە بەو نەخۆشە. ئەو جلە لەبەرەکاو نابێ هیچ مادەیەکی پێوە بێ لە ئەکسسوارات، سەعات، بەشێکی زۆر کەم بڵاو بێتەوە وەکو ئاماژەم پێکەر یەکسەر هەڵ ئەمەژرێ، نامێنێ ئەم تیشکە خۆی تیشکی ئەکسڕەی وایە، یەکێ لە سفاتەکانی ئەوەیە زۆر درێژە ناکێشێ. بەنسبەت ئەو نەخۆشەوە کە بۆی کرێ زیانی بۆ نەخۆشەکە نابێ لە حاڵەتێکە ئەگەر دووبارەکردنەوەی زۆر نەبێ. بەنسبەت ژووری سیتی سکانەوە کە ئەو ڕادیشنەوەکو ئاماژەم پێکرد و هەروەها دیجیتال ئەکسڕەی ئەویش هەر تیشکە، هەموو ئەو ژوورانە بە مادەی قورقوشم ڕووپۆش کراوە، هەم بۆ ئەوەی کە ئەو تیشکە نەچێتە دەرەوە، هەم بۆ ئەوەی کارمەندەکە سەلامەت بێت. بەنسبەت تیشکەکەەوە کە زۆر زوو هەڵ ئەمەژرێ بە هیچ شێوەیە بڵاو نابێتەوە بێتە دەرەوەی ژوورەکە، هەموو چەند سانیەکە کە تیشکی ثانەوی یەکسەر هەڵ ئەمەژرێ لەو کاتەیە و بە هیچ شێوەیە پەرتەوازە نابێ و بڵاو نابێتەوە. بەنسبەت ژووری سیتی سکان و ئەو کەسانی کە لە سیتی سکان و ئەشعەی ئاسایی ئیشەکەن بە هەموو شێوەیەک حەقی ئەو کارمەندە پارێزراوە، چونکە ژوورەکان بە تەواوەتی ڕۆپۆش کراوە بە مادەی قورقوشم، هیچ جۆرە تیشکێک نایەتە ئەم ژوورەکەەوە کە زیانی بۆ ئەو کەسە هەبێ کە ئیشی لێ ئەکات تا ئێستا و ساڵانش چێکیان ئەکرێت، هەموو ئاگاداری هەموو ئەو دۆزانە ئەبن ئەگەر بەریان کەوت بێ و کاتە مۆڵەتیان ئەیرێتێک کە کەمێ دوورکەونەوە لە ئیشەکە و بێنەوە سەرکارەکەیان.